من ناوم بژار محەممەد غەریب سەیدا دانیشتووی گوندی مێرخوزار پێشتر لە گەڕەکی حەسارۆک دانیشتووم موالیدم 1970 پیشەم وەستای کاشیم دەرسوی شەشی سەرەتاییم پێش 2 ساڵ لە ڕێگەی مزگەوت کەسێک بناسی بە ناوی دەریا مەجید لە ڕێگەی دەریاوە فکری دەوڵەتی ئیسلامیم بۆ دروست بوو پاشان پێش 3 مانگ لە دوای ڕۆیشتنی مامۆستا شوان دەریا لە ڕێگەی فەیسبووکەوە پەیوەندی بە مامۆستا شوانەوە کردبوو ئیتیساڵی لەگەری هەبوو قسەی لەگەڵ دەکرد دیار بوو مامۆستا شوان داوای چالاکیێکی لێ کرد بوو لە هەولێر لە پاشان دەریا بەمنی وت کەوا مامۆستا شوان داوای شتێکی ئاوای لێ کردوم ئایا تۆ ئامادەیت تێدا منیش وتم بەڵێ لە پاش چەند ڕۆژێک مامۆستا شوان کەسێکی عەرەبی بە دەریا ناساند بوو کە خەڵکی کەرکووکە یا خەڵکی کەرکووک نییە بە نازانم بەڵام لە کەرکووک دادەنیشت بە ناوی عەبدولمەجید دەریا هات بۆ لای من پێی وتم وتی ئامادەی بچین بۆ کەرکووک منیش وتم بەڵێ من و دەریا چوین بۆ کەرکووک لەوێ عەبدولمەجیدمان بینی لە دوای قسە و گفتوگۆیەکی زۆر بەیعەتمان بە دەوڵەتی ئیسلامیدا پاشان گەڕاینەوە بۆ هەولێر دوای چەند ڕۆژێک عەبدولمەجید تەلەفۆنی بۆ کردوین کەوا سیارەیەکی بۆم ڕێژکراو ئامادەیە ئێمە داخلی هەولێری بکەین من و جەماعەتیش بەیەکەوە چوین بۆ کەرکووک لە ڕێگادا ئیستیطلاعی ڕێگەکەمان کردبوو کەوا ئێمە هەر ئیشێ بکەین و هەر شتێک بێنین بۆ هەولێر لە ڕێگای کەرکووک هەولێرەوە زۆر زەحمەتە بۆمان بەڵام ڕێگایەکی ترمان دۆزیبەوە لە ڕێگای کەرکووک سەیتەرێک لە کەرکووک دەردەچی لە پاشان سەیتەری چەند چەماڵ دواتر ڕێگای بازیان لەوێشەوە ڕێگایەکەی دەچێتەوە بۆ دوکانەوە بێ سەیتەرە پاشان لەوێشەوە بە ڕێگەی دوکان هەولێر هاتیون تا دەگەیتە ڕێی ونکە پاشان لە ڕێی ونکە داخلی هەولێرمان دەکرد ئەگەر وا بووایە ینی لەو ڕێگەی وەدەهاتی پاشان ئێمە لەگەڵ جەماعەت چوین بۆ کەرکووک لەوێ عەبدولمەجید کەسێکی عەرەبی بە ئێمە ناساند بە ناوی ئەحمەد لا ئێمە بە ئازاد خۆی ناساند لەوێ چوین سیارەکەمان وەرگرت سیارێکی سپی کیاڕیۆ بوو ژمارە سلێمانی هەر بەو ڕێگەی کە ئیستیطلاعمان کردبوو بەو ڕێگەیەدا ڕێگەی سەیتەرێکە لە کەرکووک دەردەچی پاشان سەیتەرەی چەمچەماڵ پاشان ڕێگەی بازیان لەوێشەوە ڕێگەیەک بۆ دوکان ببێ سەیتەرە پاشان ڕێگای دوکان بۆ هەولێر لەوێشەوە بە ڕێگای ونکە سیارەکەمان داخلی هەولێر کرد لە پاشان لە ڕۆژی جومعە با پێشڕەوی جەماعەت سیارەکەمان برد بۆ حەنکاوە کە سیارەکەمان برد بۆ ئەوێ ینی دوای لێکدانەوەیەکی زۆر و ینی تاقیبکردنی شوێنەکە نەمان دەتوانی لە بەردەم قونسوڵیە سیارەکە بوەستێنین تەنها بەردەم کافتریاکە نەبێ سیارەکەمان لە بەردەم کافتریاکە وەستاند و جەماعەت لای سەعەکەی تۆپانی 100 مەتری لەوێ چاوەڕوانی منیان دەکرد منیش سواری تەکسیەک بووم و لە دوای وەستانی سیارەکە سواری تەکسیەک بووم و چوون بۆ لای جەماعەت لەوێ سیارەکەمان تەقاندەوە پاشان هەر لەوێ جەماعەت هەموو بڕیارماندا تا چەند ڕۆژێک یەکتر نەبینین بەڵام شەوێک دوای تەقینەوەکە من شەوێ سەعات 2 شەو لە ماڵی خۆمان دەستگیر کرا من ناوم دەریا مەجید حەمەدەمینە لە دایکبووی ساڵی 1990 دەرچووی کۆلی ژیاندازیاری بەشی میکانیکم لە زانکۆی سەلاحەددین لە گەڕەکی 5 حەسارۆکی شاری هەولێردا دەنیشم من دوای ئەوەی کەوا کتوبی زانە جیهادەکان و خوێندەوە وەجێم کرد لە وتارەکانیان ئەو عەقیدە جیهادیم بۆ دروست بوو و دوای ڕاگەیاندنی خلافەتی ئیسلامی لەلایەن ئەبوو بەکر بەغدادی ئێمەش حەزمان کرد کەوا دەستمان هەبێت لە بەرەوپێشچوونی ئەو خلافەتە ئەوە بوو من لە ڕێگای فەیسبووک و پەیوەندیم لەگەڵ مامۆستا مەلاشوان کوردی پەیدا کرد و دوای ماوەیەک گفتوگۆکردن لەگەڵیدا داوای ئەنجامدانی چاڵاکیێکی لێکردین لەناو شاری هەولێر ئەوە بوو ئەویش کەسێکی پێی ناساندین بە ناوی عەبدولمەجید کە خۆی لای ئێمە بە سامان ناساند بوو و کەسێکی عەرەب بوو لە شاری کەرکووک لە ڕۆژی مەوعیددا من و بژار ئەو سامانەمان بینی و بەیعەتماندا بە دەوڵەتی ئیسلامی پاشان جاری دووەم بژار و عەلی چوونەوە بۆ شاری کەرکووک و ئامادەی خۆی دەربڕی بوو بۆ ئەنجامدانی ئەو چاڵاکیە و ئۆتۆمبیلەکەی ئامادە کردبوو ئەوە بوو ئێمەش ڕاوێژێکمان کرد و ئیستیطلاعیش ڕێگامان کرد بەڵام لەبەر قورسی ڕێگای هەولێر کەرکووک ئێمە ئەم ڕێگایەمان فەرامۆش کرد و ڕێگای قەرەهەنجیر چەمچەماڵ بازیان دوکان خۆشناوەتی ونکە هەولێرمان هەڵبژارد
ئەوە بوو لە ڕۆژی وەرگرتنی ئۆتۆمبیلەکەدا من و کاروان و بژار چوین بۆ شاری کەرکووک و بژارماندانە لەناو شاری کەرکووک بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلەکە و من و کاروانیش لە پێش سەیتەڕەی دەرچوونی کەرکووک چاوەڕێی بژارمان کرد. دوای ماوەیەک بژار بە ئۆتۆمبیلێکی کیاریۆ ژمارە سلێمانی هاتە لامان و ئێمە پێشڕەویمان کرد هەر بە هەمان ڕێگادا هێنامان بۆ ناو شاری هەولێر. ئەوە بوو لە ڕۆژی هەینیدا کەوا ڕۆژیان ئەنجامدانی چاڕاکیەکە بوو لە پێش قۆنسوڵخانەی ئەمریکا لە شاری هەولێر. من و عەلی و بژار چووینە ڕێگا بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکە لە پێش قۆنسوڵخانەی ئەمریکا ڕابگرین. من و عەلی لە ئۆتۆمبیلێکدا کە ئۆتۆمبیلی عەلی بوو سۆناتا بوو پێشڕەوی بژاریمان دەکرد. ئەوە بوو لە ڕێگادا هیچ مەفرەزەیەکمان نەهاتە پێش و بژاری چوو ئۆتۆمبیلەکەی ڕاگرت لە پێش قۆنسوڵخانەی ئەمریکا لە شاری هەولێر و دوای ئەوەی کەوا بژار هاتەوە ئەو شوێنەی کە بۆمان دانابوو کە لە پێش یاریگایەکی 6 لاعبی لەسەر شەقامی سەرمەتری لە گەڕەکی گۆرانی عەنکاوە بوو، ئێمەش ئۆتۆمبیلەکەمان تەقاندەوە. پاشان ئێمە بڕیارماندا بوو کەوا چەند ڕۆژێک یەکتر نەبینین، بەڵام 2 ڕۆژ دوای ئەنجامدانی تەقینەوەکە من دەژیر کرام. من کاروان عەسەڵ قالە ناسراوم بە عاجزی دانیشتو منطقەی کارێزانم، خێزانداریشم سێ منداڵم هەیە. پێشی سارێک پێشێستاکە کە لەگەڵ ماڵی باوکم بووم لە ڕێگای مزگەوت کاک دەریام ناسی فکری زیادی یەخشمە مێشی کە لەو ڕێگاوە کە فکری زیادی یەخشمە مێشیە لەگەریەوە کردم. پێشی 2 مانگێک پێشێستاکە وتی پەیوەندیم لەگە مەلاشوان کردیا لە ڕێگای فەیسبوک کە بەیعەتیان پێ بدەین. ماوەیەک پێشێستاکە هاتەوە کاک دەریاوتی ئەوە قسەنەکە مەلاشوانی کردیا سیارەیەک لە کەرکووک داخل دەکەن بۆ هەولێر، بەڵام ئەم لەسەر خەریتە تەماشام کردیا ڕێگایەکم دۆزیتەوە. ڕێگایەکە خەڵک زۆر ناتوانێت هات پێدا بکە بۆ ئەوەی ڕێگایەکە کە ناخۆشە ئێمە بێوێنەدا دەستنەوە ڕێگای تەماشا دەکەین. وەڵەوە بوو ئێمە چووی تەماشامان کرد، لە کاک بژار چووی تەماشامان کرد، کاک دەریا و کاک بژار بوو زۆر ڕێگایەکەمان دەستنیشان کرد تەماشامان کرد. چووینە کەرکووک، لە کەرکووکەوە بە منتیقەی لای بازیان و چەمچەماڵ و ئەوانە داچوینە ژوورەوە، بە بازیان داچوینە ژوور لە دۆکان هاتینە دەرەوە. لێم دەرکە چوینەوە منتیقەی لای خۆشناوەتیم لە دەربەند هاتینە دەرەوە. وەڵا لە پاشان ڕۆژتر پەیوەندی کرد کاک دەریا، دیار بوو قسەیان کاک بژاری کرد بوو، وتیان وەرە سیارەکە ببەن داخل بکەن. وەڵا ئێمە چوین سیارەکە بینین، کاک بژارمان برد لە کەرکووک داماننا، کاک بژارمان دانا، ئێمە بە پێشیدا ڕۆیشتین. ئێمە چینە سەر ڕێگای سلێمانی نانمان نەخوارد بوو، نانمان خوارد نایە نیوەڕۆ، کە نانمان خوارد کاک بژار پەیوەندی کرد وتیەوە بەڕێکەتم کە بەڕێکەت. ئەمە چینە پێشتر، لە پێشتر ڕامانگە لە جێشی ساحەک بوو لاماندا، کاک بژار هات فلایەتی لێدا، ئەمە چوینە سەر جادەکەم. ئەویش ڕایگرت سنەوی سیارەکەی هینا دەرێ، تەماشای سنەوی سیارەکەی دەکرد، ڕەقەمی سیارەکەی لەبەر دەکرد لەگەڵ ناوی خاوەنی ساحب سیارەکە ڕەقەم سلێمانی بوو. بۆ لێ دەرەوە بە پێشیدا ڕۆیشتین، بە پێشی کەوتینەوە. کاک دەریا گوتیەوە لە پێشت دەڕۆین، نەک مەفرەزێک شتەکە بیتن پەیوەندی پێوە دەکەین. بۆ من بە پێشیدا ڕۆیشتین، کاک بژاریش لە دوومان هات چوین لە منتیقەی بازیان و چەمچەماڵ لە بازیان چوینە ژوورەوە، لە ڕێگای دۆکان هاتینە دەرەوە. کاو ڕێگای کاک دەریا لەسەر خەریتە دەستنیشانی کرد بوو، هاتین دەرەوە بە منتیقەی لای سماڵقوری و دۆری برێن خۆشناوەتی بێوێنەدا داخل بووین. هاتینە ناو هەولێر، کە هاتینە ناو هەولێر ڕۆژی جومعە سیارەکە تەقیەوە. پاشی 2 ڕۆژان ئەمەش دەستگیر کراین. ئەم ناوم کازان سڵاحەدین قادرە، دانیشتووی هەولێرم لە گەڕەکی 5 حەساڕەکان
خێزاندارم و کچەشم هەیە پێش ساڵ و نیوەک ئەمن دەریام ناسی لە ڕێ مزگەوتەوە و ئەو برادراتم لەگەر پێیا بوو دێری باسی فکری جێهادی لە بۆ دەکردم هەر باس ئەو باسانەی دەکرێتە ماوەکی کەم پێشەستا داوای لە من کرد کە ئەمە ئیش بکەین لە بۆ ئیسلام لە چاسەوەی دەوڵەتی ئیسلام و لە پاشان چەند ڕۆژێکی بژار تەلەفۆن لە بۆ من کرد کە دەچینە شوێنەشی و ئیدی ئەمە کە بەڕێکەتین چوینە کەرکووک لەوێندەر عەبدولمەجیدێکمان ناسی عەبدولمەجیدێکمان دیت کە عەرەب بوو لەگەر بژاری بە عەرەبی لە بینی خۆیان هەندە قسەیان کرد لەسەر شتێکی ڕێککەوتن ئەمە گەڕاینەوە هەولێر کە گەڕاینەوە لە بۆ هەولێر پاش چەند ڕۆژێکی دەریا تەلەفۆنی لە بۆ من کرد وتی بڕۆ سەیارە کە لە حاجی کاروانی وەرگرە و تەسلیمی بژارێکە ئەمستم ئەو سیارەم وەرگرت کە کیای ڕیۆی مۆدێل 2012 ڕقم سلێمانی بوو تەسلیمی بژارم کرد و بژار بە منی گوتی کە ئەو سیارەی دەتەقێنمەوە من لەبەر ڕۆژی جمعایی ئەو سیارەیان لە پێش قوسڵگەری ئەمریکا تەقاندەوە و لە پاش 3 ڕۆژێ من دەستگیر کرا. أني أحمد سعد جاسم من مواليد 1989 أسكن ديالى بعقوبة أداوم في كلية الآداب قسم اللغة العربية انضممت إلى تنظيم الدولة الإسلامية عن طريق علي محمد ثم تحولت إلى الحويجة مكثت هناك حوالي 2 شهرين التقيت فيها أبو قاسم عسكري كركوك وفلاح الكردي وهو إعلامي في كركوك ثم تحولت إلى داخل كركوك التقيت فيها بعبد المجيد بلغني أن هناك شبكة في أربيل وينوي القيام بعملية نوعية داخل أربيل قرب القنصلية الأمريكية وذلك لأن أربيل هي مصدر القرارات الحاسمة ضد تنظيم الدولة الإسلامية. التقيت بجماعة أربيل منهم مجار الملقب قوران وعلي. تم الاتفاق على أخذ السيارة وتسليمها من قبلي. في اليوم الثاني تم تسليم السيارة وهي من نوع كيا ريو تحمل لوحات سليمانية. سلمتها إلى مجار الملقب قوران وعلمته على كيفية التفجير والسيارة لا تتأثر ببعض الأمور. ثم أخذها قوران وهو مجار إلى أربيل وتم تفجير السيارة بالقرب القنصلية الأمريكية في يوم الجمعة وبعد 3 أيام تم إلقاء القبض عليه من قبل القوات الأمنية في إقليم كردستان داخل كركوك.